وینستۆن چەرچڵ ئەوەی بەشێکی گەورەی لە مێژووی جیهان گرتووە کە دەستی کرد بە نووسینەوەی یادەشتەکانی سەرباری ئەو هێزە گەورەی خۆی و دەوڵەتەکەی هەیبوو، بەڵام ڕازگۆیانە مامەڵەی کرد و بە تەواوەتی خۆی لە پاڵەوان دانان پاراست. لەو کاتەی دەوڵەتەکەی بەو پەڕی تواناوە پێشی گرت لە هێرشی هیتلەر و نازیەکان کە بوونە هۆکاری خاپووربوونی دەیان شاری گەورە، بەڵام ڕەوایەتی بە ئەڵمانیادا. فاکتەری سەرەکی یاخیبوونی ئەڵمانیا و هیتلەری بە هاڵەی هاوپەیمانی دانا، چونکە وتی ڕێکەوتن نامەی ڤێرسا بۆ سزادانی ئەڵمانیا لە جەنگی یەکەمی جیهانی و دواتر دابڕینی بەشێک لە خاکەکەی بۆ سەر فەڕەنسا و باجخستنە سەر دەوڵەتێکی تێکشکا و هۆکار بوون بۆ ئەو یاخیبوونەی ئەڵمانیا و نازی و هیتلەر. هەرچی پێوەستی سیاسەتی داگیرکردنی وڵاتان بوو، ڕازگۆیانە نووسیویەتی هەموو ڕەوایەتی بەکارهێنانی زەبر و زەنگی داوە بەهێزەکەی بۆ سەرکوتکردن. ئەمەی چەرچڵ لە نووسینەوەی یاداشتەکانیدا باسی دەکات ڕەنگە سیاسەتەکەی جوان و دروست نەبێ، بەڵام گێڕانەوەی ڕاستیەکان تەنانەت بە ئاماژەکردن بە خراپترین جۆری لەناوبردن بەشێکە لە جوانی. چەرچڵ لە جەنگی دووهەمی جیهانیدا سەرکردایەتی بەریتانیای دەکرد. دیارترین سەرکردە بوو لە پاڵ ڕۆزڤێلت و ستالیندا کە ئەوانیش سەرکردایەتی ئەمریکا و سۆڤیەتیان دەکرد. چەرچڵ نایشارێتەوە لە سیاسەتکردندا و لە پێناو بەریتانیادا دەتوانێت هەموو شتێکی ناڕەوە بەڕەوا ببینێت. بۆیە بە ئاشکراوتی لە پێناو وڵاتەکەمدا ئامادەم لەگەڵ شەیتان ڕێک بکەوم. لە کاتی داگیرکردنی وڵاتدا ئەوەی بۆ چەرچڵ مایەوە شۆکێکی گەورە بوو. کەوتن و خۆڕانەگری ئەو وڵاتە بوو کە خاوەن لەشکرێکی بەهێز بوون. ئەو کاتە دیارترین قسە دەکات بۆ تعبیرکردن لەوان و دەڵێت هەر میلەتێک ئەو حکومەتە بەڕێوەی دەبات کە شایەنیەتی. ئەمە وەک لێدانێک بوو لە خەڵک و لە سیاسیەکان کە چۆن دەتوانن ئەوان وەک سەرکردە قبول بکەن لە کاتێکدا ئەوان جیاواز بن. ئەمە هەمان ئەو باوەڕە بوو کە فەیلسوفی بەریتانی بێرتراند راسڵ هەیبوو کە ئەیوت میلەتی مێگەلاسا شایەنی حکومی گورگە. چەرچڵ لە ناو خۆ دەرەوەدا باوەڕی بەوە بوو خەڵکانی مەبدەئی و ڕازگۆ لە شوێنەوەی کایەکان بەجێ بهێڵن و دوور بکەونەوە، پێویستە بێنە ناوە و ڕێگە نەدەن لە غیابی ئەواندا خەڵکانی هەلپەرست و خوار و خیانەتکار بێنە پێش. بۆیە وتی کاتێک گەسپەکان ڕێگەی پێشبڕکێ ناگرنە بەر یاخود ڕێگەیان پێنادرێ، ئەوە هەر کەرێک دەتوانێت براوە بێت. لێرەوە چەرچڵ شەڕی ئەوانەی کرد کە جوان و دوور وەستاون، تەنانەت بەپێی هەندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکەن لە کاتی خاپووربوونی بەشێک لە بەریتانیا بەدەست نازیەکانەوە لەناو دووکەڵ و بۆمباراندا چەرچڵ وێنەی پیاوێک دەبینێت کە لە شەقامێکی چۆڵدا لە ترافیک وەستاوە و نایەوێت سەرپێکی یاسا بکات، ئەگەرچی شارەکەی بە تەواوەتی وێران بووە. لەو کاتەدا دەڵێت بەریتانیا هێشتا بە پێوەیە لە دڵی خەڵکدا، خەڵکی یاساکانیان خۆش دەوێت، ئەو دەوڵەتەی لە دڵدا ناکەوێ لە ئەرزی واقعیشدا دەیباتەوە. بەڵامەوەی بۆ چەرچڵ مایەوە نیگەرانی بوو لە سیاسەتدا و نەبوونی خەڵکی مەبدەئی بوو کە لە پێناو بیر و باوەڕی خۆیدا قوربانی بدات و لە ئاستی ئەخلاقی باڵادا بمێنێتەوە و نەبێتە دارە دەست و مەقاش لە سیاسەتکردندا، نەبێت بە کەسێک کوردوتەنی لەکوێ بای هەبوو لەوێ شەن بکات، واتە کوێ چەورتر بوو ڕوو لەوێ بکات. بۆیە چەرچڵ وتی هەندێک کەس حیزبەکانیان دەگۆڕن لە پێناو بیر و باوەڕ، بەڵام زۆر کەسیش بیر و باوەڕ دەگۆڕێت لە پێناو حیزب. ئەگەرچی ئەو وڵاتانەی چەرچڵ هەوڵی گرتنیدا لە ڕووی داهاتەوە دەوڵەمەند بوون، بەڵام خەڵکەکەی لە هەژاریەکی گەورەدا ژیانیان دەکرد. ئەمە بۆ هۆکارێک سیاسیەکان لە ژیانێکی خۆش و خەڵکیش لەو پەڕی نەهامەتیدا بژین. وەیە چەرچڵ وتی هەژاری و ئابووری لاواز تەنها دوو هۆکاری هەیە، یان دەسەڵاتدارەکانی گەمژەن و نەزانن، یان نەزان و گەمژەکان دەسەڵاتدارن. وینستۆن چەرچڵ لە ساڵی 1874 لەدایک بووە. بۆ ماوەی دوو خول سەرۆک وەزیرانی بەریتانیا بوو کە خولی یەکەمی هاوکاتی جەنگی دووهەمی جیهانی بوو. لە ساڵی 1953 خەڵاتی نۆبڵی لە بواری ئەدەبیات وەرگرت، چونکە ئەو لە پاڵ سیاسەتدا لە کایەی ئەدەب و مێژوودا کاری دەکرد. ئەمەش هۆکارێکی تری بەهێزی ئەو بوو لە داگیرکاری بەریتانیا بەسەر وڵاتان و پاشان ئیدارەدانی ئەو زەویە بەرفراوانە کە کەوتو بۆ ژێردەستیان. لە ساڵی 1965 لە تەمەنی 90 ساڵیدا وەفاتی کرد. ئەگەرچی چەرچڵ بەهۆی کارزمی بوونیەوە لە بەردەم ئەنجومەنی نیشتیمانی بەریتانیادا پەیکەرێکی گەورەی بۆ دانراوە، بەڵامەوە نەبووەتە هۆکاری ئەوەی لە ڕەخنە بەدەر بێت. بەردەوام لە پاڵ ئەو دیوەدا کە بە هەر نرخێک بێت بەریتانیای پاراستووە، بەڵام تۆمەتبار دەکرێت بە کەسێک کە مافی مرۆڤی بەدەر لە وڵاتەکەی خۆی بۆ هیچ وڵاتێکی تر نەبینیوە، تەنانەت بە پەرپرسی کوشتنی 2 ملیۆن کەس لە هیندستان دادەندێت. ئەمە سەرباری ئەوەی لە پەیوەست بە عێراقدا ڕۆڵی هەبوو لە سەرکوتکردنی سەرهەڵدان و شۆڕشەکان، تەنانەت بەپێی سەرچاوە مێژوویەکان ئامادەیی دەربڕیوە
بۆ بەکارهێنانی هەموو جۆرە چەکێک بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر گەلێک کە دژی بەرژەوەندیەکانی بەریتانیا بێت لە ناوچەکەدا. ئەوەی کە چەرچڵ لە پەیوەست بە تورک بە بەردەوامی باسی کردووە و لە یاداشتەکانیدا ئاماژەی پێدەکات، تورک بە دووفاق و دووڕوو لە سیاسەتکردندا پێناسە دەکات.